وەسفێک لە کورد بکەین کورد زۆر پیرۆزە نەتەوەیەکی زۆر پیرۆزە زۆریش زوڵمی لێ کراوە مەزلومە بەڕاستی ئێمە چوار پارچەی کوردستان بەڵێ کوردستانی عێراق هەرێم تا حدێک ئازادین و ئازادیمان بەدەستێناوە سەر بەخۆین و ئەمانە بەڵام مەرجە بۆ هەر سێ پارچەکەی تریش هەوڵ بین چوار پارچەی کوردستان هەمووی وەکو بڵێ یەک دڵ و چەند جەستەیەک ئێمە یەک دڵ و یەک جەستەین لە هەر شوێنێک بێ لە هەر تاکێکی ئەم وڵاتە کوردێک هەبێ ئێمە لە کاتێکە کەنزیکی پێم وایە زۆر پەرۆشی یەک نەبین بەڵام لە دوورە کە شتێکیان بربەستێک دروست ئەبێ بۆ کوردێک پڕ بە دڵتۆ لە ناخی دڵتەوە پێت ناخۆشە بۆ نمونە ئەم ساڵ ئەو بوومە لەرزەیە کە ڕوویدا چەندێ ئێمە وەکو کورد پێمان ناڕەحەت بوو پێمان ناخۆش بوو هاوکاریمان کرد یعنی ئەرکی سەرشانی خۆمانە ئینشاءالله تەمەنا ئەکەم ئەگەر بۆ ئێمەش بۆ ئەم چین و توێژەی ئێمە فریانەکەوێ بۆ داهاتوونەوەکانمان وا دەرسێکی لە خوێندنگاکانە لە دام و دەستگاکانە بە تایبەت دەرسێک هەبێ باس لە مێژووی کورد بکرێ کورد زۆر پیرۆزە زۆر مەزلومە زۆر زوڵمی لێ کراوە لە کاتێکا کە هەوڵ ئەیە ئەچێتە لووتکەیە کە بتوانێ دڵخۆشکەر بێ پەیامێکی دڵخۆشکەر با بە هەر چوار پارچەی کوردستان لەلایەکۆ دژە کوردێک پەیدا ئەبێت و ئەمان چەوسێنێتەوە و ئەو ئازادیەمان لە دەست ئەسێنێت بەداخەوە بەڵام ئەلموهیم کۆڵ نەدەین بەردەوام بین کوردستانی عێراقیش ئەمە پەیامێک من بۆ ئەوانەی کوردستان حیزبەکان هەر هەموو کاتێک ئەوە نەکەن وەک حیزب وەک کورد بیر بکەنەوە خەبات بۆ کورد بکەن ئازادی کورد بکەن ئێمە گرنگ نییە ئەگەر لێبوردن بکەن بەرامبەر یەکتر هەر شتێگە بێ نەیکەنە بەربەست و شێوەیەک کە کورد ببێتە بەڵگەیەک لەسەری پارچەکانی تر بڵێن بۆچی سار ببنەوە لە کوردایەتی ئەوە کوردستانی عێراق سەر بەخۆیە چیان زیاد کردووە چیان کردووە ینی بەڕاستی ئەمانە ئەبێتە بەربەست و ڕێگل لە بەردەم کوردستانی تورکیا سووریا ئێران بە تایبەتی تورکیا زۆر دژایەتی کوردەکە زۆر کوردەکان هیچ ئازادی و هیچ مافێکیان نییە بێجگە لەوەش ستەم و زەڵم و زۆریان لێ ئەکرێ بۆ ئەوەی ئەوە نەبێتە کێشەیەک لە بەردەمیان نابڵێن ئەوە تا کوردەکانی عێراق ئازادیان بەدەستهێنا چیان کرد بەربوونەتە یەک بەڕاستی ئەبێ حیزبایەتی نەبێ کوردایەتی بێ ئێمە وەختی خۆی من مناڵ بووم برام پێشمەرگە بوو کەدا ئەنیشتم زۆر حەزمە کرد لە سەردەمی سەدامە ئەچوون بۆ هەولێر برایەکم لە هەولێر بوو لە ڕێگا سەیتەرەکانی بەعسمانە بینی کە هاتن کە چەند ناڕەحەت ئیهانە ینی تەفتیش قورس ئەمە چییە ئەمە بۆ وایە ئەیان وەدە محکوومەتی بەعسە ئێمە کوردیان خۆش ناوێ لەوەوە کورد یعنی ئەوانە لە بەرچاوم کەوتن هەوڵم یا ئەموو دەی من گەورە بم ئەبم بە پێشمەرگە بۆ ئەوەی چی بکەین بۆ ئەوە هەموو جارێ برایەکم پێشمەرگە بوو لە دەرەوە ئەڕۆشتم ئەموو منیش ئەبم بە پێشمەرگە خوا عەفوی کا خەفور دەرەشیشی هەبوو ئەحمەد گریانەی هەبوو ئەوانە لە سەردەمی ئەوانە ئەیان ود ماوتە گەورە بووی ئەوکەینە پێشمەرگە ینی بەردەوام ئەو خۆشەویستیەی پێشمەرگە و کوردایەتیە لە دڵما بوو هەموو نەتەوەیەک هەموو کەس تاکێککە لە دایکە بێ لە بیئەیەکە لە دایکە بێ بەبێ خواستی خۆی بەبێ هیچ ئەوەی کە خۆی اختیارێک بکە لە چه خانەوادەیەک بێ ئەو خانەوادەیە دیانەت و زمان و کەلتوری بەسەرای سپات دەکەن بەبێ اختیاری خۆی لەبەر ئەوە هەموو تاکەکانی لە هەر کوێکی دنیا هەن شانازی بۆ بوونی خۆیانەوە ئەکەن هەیە دروستە بێ خەڵک هەیە لە دین ئەگۆڕێ خەڵک هەیە لە کەلتوری خۆی سڕێتەوە بەڵام بە کۆی گشتی مرۆڤەکانی ئەم سەر زەویە هەر هەموو شانازی بەبوون و بە کەلتوری خۆیانەوەکەن ئێمەی کوردیش خۆشحاڵم کە کوردم دڵخۆشم بە کوردبوونی خۆم هەڵبەتە بووین بە چوار پارچەوە اختیاری خۆمان نییە بە خواستی خۆمان نییە ئەم بەشکراویە هەر خاکەکە بەش نەکراوە هەڵبەتە ئیشیان لەسەر مێشکی تاکەکان کردووە تاکەکانی هەر چوار پارچە هەرێکی و بە شێوەیەک بیرەکاتەوە بەداخەوە گەر ئەپرسی لە کوردانی ڕۆژهەڵات ئەڵێ تۆ کوردستانی یاخود ئێرانی مەڵێ من ئێرانیم
ئەگەر لە کوردی ئێمە بپرسین ئێمە هەڵبەتە کەمتر ئەوە بەکارێنین بڵین عێراقین چونکە ئێمە زیاتر چینە ناو بابەتەکەەوە ئەڵین کوردستانین ئێستا بەڵام کۆمەڵە کەسانێکمان هەیە ئێستش خۆشحاڵن کە ئەڵێن عێراقین و ئێرانیەک سووریەکان بە هەمان شێوە تورکیەکان بە هەمان شێوە بەڵام بەکۆی گشتی ئێمە کوردستانین خاکمان هەیە ئەومان هەیە زمانی تایبەتی خۆمانمان هەیە و کەلتوری خۆمانمان هەیە ئیتر ئایا پێوت قبول بە یاخود پێت قبول نەبێ ئەوە کەلتوری ئێمەیە ئەتوانین شتە جوانەکانی وەکو تاکێک بهێنیتە ئارا و پێشکەش بە کۆمەڵگاکەی بکەیت بەڵام هیچ هێزێک ناتوانێت ڕەسەنایەتی کوردبوون لە ئێمە بسەنێتەوە من وەکو خۆم باز لە خۆمەوەکەم جلی کوردیم پێخۆشە زمانی کوردیم پێخۆشە کەلتورەکەیشم پێ جوانە تا ڕادەیە کە دەستی بێگانی تێنەکەوت بێ هەیە ینی دەستی بێگانی تێکەوتووە بە شێوەیەک ئەتوانین بڵێن کەلتوری ئەجنەبی تورکی یاخود عەربی هێناوەتە ناو کوردستانەوە بەڕاستی وە کەلتوری ئێمە کەلتوری ئێمە ئابا و باڵاپۆشی نیە بە شێوەیەکی ئاواگشتی چاو بە دەرەوە بێ کەلتوری ئێمە جلی کوردیە ئەوانەی تۆزێ ئەگەنە ساڵەوە ئەتوانە سەر و پێچە و سەر و لەچکوت دەستماڵی جوانەکەن ئەوە کەلتوری ئێمە هەڵبەتە ئێستاڵێنەوە جلێکی عملی نیە لەبەر ئەوەی ئێمە فێری پانتۆڵ و تەنورە و ئەمە ماکسی کە ماکسی هیچ لەگەڵ کەلتوری کوردیان ناگونجێ ئەمانە ئەڵێن ئەمانە ئاسانکاریەکە بۆ هەڵسوکەوت بەڵام بە پێچەوانەوە جلی کوردی زۆر زۆر ئەوە نییە بە شێوەیەک دووراوە کە هەموو کەسی ئیسفادەی لێ بکە حتا فەقییانەکان بەکار هاتوون هەتا دەسماڵ مناڵی پێبەسراوەتەوە ئەمە شتێکە هەمووی تایبەتمەندی خۆی هەیە لە جلی کوردی و لە کەلتوری کوردیە ئێمە کە باسی کوردبوون ئەەکەین ئەتوانم بڵێم کورد لە هەر شوێنێکی کوردستان بێ یان لە هەر شوێنێکی دنیا بێ نەک باسی پارچەکانی تری کوردستان بکەین کە ئەبێ مەشانازی بە کوردستانی گەورەوە بکەین هەمیشە کورد هەر کووردە ئەوە تێڕوانینێکی زۆر هەڵەیە کات ئێمە بیر لەوە بکەینەوە بەس کوردانی باشوور پێیان ئەوترێ کورد نەخێر بە پێچوانەوە ئەوەی کە لە هەت شوێنێکی دنیاە بێ کە کورد بوو هەر کووردە ئێمە دایما ئەوە ئەبینین کە کوردانی پارچەکانی تری کوردستان هەستی کوردبوونیان زاڵترە لە کوردی باشوور بۆچی لەبەرەوە ئێمە لە ناو وەسەتەکەیان دایما خۆمان پێوایە کە ئێمە کوردینی تر پێویست ناکە بەرگری لە کوردبوونەکە بکەین بەڵام پارچەکانی تر زیاتر احتیمام بەوە ئەیان زیاتر بیر لەوە ئەکەنەوە کە ئەبێ کورد بن زیاتر هەوڵەیەن پارێزگاری لە کوردبوونی خۆیان بکەن بۆی ئەجەنگن شەڕی بۆ ئەکەن لەسەری ئەکوژێن لەسەری برینارەکرێن زیندانەکرێن بەڵام هەر لە هەوڵی بەردەوامان بەڵام هیچ کاتێک ئەوە لە خۆیان دوور ناخەنەوانێک کە ئەوان کورد نین هیچ کاتێک بیر لەوە ناکەنەوانێک کە خۆیان بفرۆشن هەمیشە لە هەچ پارچەیەکی کوردستان هەر کارە ساتێک کە ڕوئەیات هەر ناخۆشیە کە ڕوئەیە ئێمە کوردان لە هەموو پارچەکانەوە هاوخەمی ئەوانین ئەگەر لەگەڵ یانانە بین بە ئازاری جەستە ئێمە لە ناخەوە ئازارە چێژین کە بەشێکی کوردستان تووشی کارە ساتێکە بێ دایمەگەر دیقەت بێ مەسەلەن تێکستێک کە بۆ پرسێکی نیشتیمانی ئەنووسرێت کارە ساتێک کە لە بەشێکی کوردستان ڕوئە تێکستێکی بۆ ئەنووسرێ شعرێکی بۆ ئەنووسرێ زیاترە چێتە ناو خەڵکەوە زیاتر خەڵک گوێی لێگرێ لەوەی کە تۆ دانیشی تێکستێکی خۆشەویستی بنووسی بۆ لەبەرەوەی هەمومان هەموو کوردەکان بیانوێ و نەیانەوێ هەستی کوردبوونتیان ئازاڵە ئەوەی کە لە هەج بەشێکی کوردستان ڕوئەیە لە ژیانی ئێمەیان ڕوئەیە لە دڵی ئێمەیان ڕوئەیە لە ماوەی داهاتووە وەکو ئاگادارین کە لە کوردستانی تورکیا هەڵبژاردن ئەکرێ ینی لەو ڕۆژانەی پێشوو ئەوەمان بینی کە کوردەکان لە کۆبووبوونەوە بۆ پشتیوانیکردن لە لیستەکەی خۆیان ئەمە جێی دڵخۆشیە ئێمە پەیاممان هەیە بۆیان کە هەموو کوردان لە هەر شوێنێک بن تەنانەت لە ئەوروپاش کە هەڵبژاردنێک ئەکرێ لیستێکی کوردی تایە بەشدارە بچن بەشداری بکەن بەم ڕێگایە ئێمە ئەتوانین کوردبوونی خۆمان بسەلمێنین کاتێک دڵنیەکانی کورد لە پارچەیەکی کوردستان کە لە ژێر دەسەڵاتی شوێنێکی ترایە
بەرز ئەبێتەوە ڕێژەی دڵنگەکان بەرزە بێتەوە ئەمە سەلماندنی کووردە واتە ئێمە لەوێ خۆمان سەلماندووە ئێمە لەوێ سەنگ و قورسایی خۆمان دەرخستووە وەکو ئێمە کە ئێستا لە باشووری کوردستانین کە هیچ کاتێک لەوە ناترسین کە باس لە کوردبوونی خۆمان بکەین هیچ کاتێک لەوە ناترسین کە لەسەر کوردبوون سزا بدرین لەسەر کوردبوون بکوژین لەسەر کوردبوون بگیرین ئەمە ئاواتی ئێمەیە کە پارچەکانی تریش وابن بتوانن بەدڵنگێکی ئازاد لە هەر شوێنێکی دنیاە بن باسی کوردبوونی خۆیان بکەن نەترسن لەوەی کە ڕوبەڕووی تونند و تیژی ببنەوانێ بەوە ئەتوانین ئەمە بسەلمێنین کە ئێمە هەین کە بەرەو دەنگدان بچین بەرەو هەڵبژاردننی لیستە کوردیەکان بچین بۆ دیاریکردنی سەنگ و قورسایی خۆمان ئێمە زۆر چاوسایە ئەوە تر و زۆر یعنی زەڵم لێکراوتر بووین ئێمە من بەش بە حاڵی خۆم زۆر جار لە سلێمان لە هەڵەبجەوە لە تەوێڵەوە چوون بۆ سلێمانی بە تەمای ئەوە نەبووین بگەینە جێ گەینە سلێمانی بەڵام ئەو ترسەمان شکاندووە هەوڵمان بۆ یاوە لێدانمان بینیوە جێهانەکردنمان بینیوە گرتنمان بینیوە بەڵام کۆڵمان نەیاوە ئینشاءالله ئەوانیش لە ئێمە باشتر و لە ئێمە ڕێژەی زیاتر ئازادی و سربەخۆیی بەدەست ئەهێنن بەڵام بە هەوڵ و کۆششی خۆیان ئەبێت ئەوەش ئێمە پێمان بکرێ هیوادارم چ پشتگیریەکی کوردستانی عێراق یان ئێران ئەوانەی هەموو کوردەکان بتوانن لە هەر وڵاتێک کە کوردیان هەیە بەشی کوردیان هەیە و بەشیان خوراوە هەوڵمەند هاوکاری یەکتر بن ئەم چوار پارچەی کوردستان ئەگەر ئەوانیش بەقەت ئێمە و لە ئێمە زیاتر یا لە ئێمە کەمتر ئەمە دڵخۆشکەرە بۆ داهاتووی کورد چەند پەرلەمانتارێکیان هەبێت ئیشاءالله تەمەنا ئەکەم لە هەموو شوێنێک لە هەموو وڵاتێک ئەو وڵاتانەی کوردیان هەیە ئازادی بەدەست بێنن حکوومەتێکی سربەخۆیمان هەبێت ئێمەش لەژێر دەستەی زاڵمەکان نەیارەکانمان ڕزگارمان هەبێت بۆ داهاتووی کورد بۆ نەوەکانمان ئینشاءالله ئێمە بۆیە ئەمەمان کردووە ئەم خەبات و شۆڕشەمان کردووە چەندەها جار ماڵمان لە دەستیاوە گیانمان لە دەستیاوە چەندین شەهیدمان هەیە لە پێناوی ئازادی کورد ڕزگاربوونی ئەو کوردانەی کە لەژێر دەستەن و لەژێر زەڵم و زۆران چەنەها شەهیدی وەک مامەڕیشە بە ڕەحمەت بێ شەهید ئازادە ئەورامی ئەم شەهیدانە کە خوێنی خۆیان بەخشیەوە بەم کوردستانە خۆ بۆ خۆیان نەبووە بۆ ئێمە بووە کە ئەمڕۆ ئەتوانین ئازاد بین هیوادارم نەترسن وەکو چۆن قەدیمی ئەڵێ ئەگەر برا لە پشت برا بێ قەزامەگەر لە لای خوددا بێ ئەگەر نەترسن بە جەریئانە بچنە پێشۆ دەنگی خۆیان بن بە نوێنێری خۆیان کورد لە پەرلەمان هیوادارم چەند ئەندامێکی پەرلەمانیان هەبێت بتوانێ دیفاع و داکۆکی بکات لە مافە ڕەواکانی کورد لەوێش یعنی بەڕاستی کوردێکی زۆر هەیە لە تورکیا نابێ بترسن بڵێ ئەمان گرن ئەمان کوژن ئەگەر زۆر بوون و ئەو بربەستە بشکێنن بەخوا پێم وایە ناتوانن هیچیان بۆ ناکرێ هیواداریشم کورد زۆر بە ڕێژەیەکی باش سەرکەوتن بەدەست بێنێ مانێ نەمانوێ لە ناخا هەموو پێمان خۆشە کورد لە هەرکوێکی دنیا بێت سەرکەوتوو بێ ئەوە شتێک ئەحساسێکە وازم لە هەموو نەتەوەیەکە هەیە مناڵی یەکێک لە ئەوروپا شەهادەی باش بەدەستە هێنێ یاخود ئەبێتە تاکێکی ناودار ئێمە هەر هەموو دڵخۆشین بەوە ئەحساسێک کەس ئەوە ناتوانێت تعبیرکە بەنسبەت ئەم هەڵبژاردنانەی کە ئەکرێ لە تورکیا هیوادارم سەرکەوتوو بن هیوادارم تاکەکانی کورد بڕۆن بەشداری بکەن نەتەوەکانی کە بووە نەتەوەکانی کە بڕاتان هەبێت لە وەختی ئەوەی کە تۆزێ تەشەنوجات دروست دەبێت لە ناو بینی کوردەکانی تورکیا و تورکەکانە بە هەر هەمویانەوە گە لە کۆمە لە کوردەکانەکە ناچن یەک دەستکەکەرەوەز لە بازاڕە کوردەکانە بکڕن هەموو تورکەکان بەو شێوێن ئێمە با خۆمان لە یەکتری نەشارینەوە لە هەر جێگایەک هەین پشتگیری یەکتری بکەین بابینە پشت و پەنا یەکتری ئێمە تێگەیشتین ڕاستە یعنی کوردەکانی ئێمە تا ڕادەیەک ئەتوانین بڵێن سەرکەوتوی نەبین لەم حکوومەتێکە بەنیادمان ناوە ئەویش هۆکارەکەی ئەوەیە دوژمن دەستی تیانە ئێستش دەستێکی دەرەکی زۆر زەق لێرایە و ئەنا من زۆر دڵنیام ئەم کوڕە گەنجانی کە ئێستا
دەسەڵاتدارن لە ناو حکوومەتی کوردیان دڵنیان زۆر بەدڵسۆزی ئەوانی ژۆکو هەموو تاکێکی کورد ئینتیما و خۆشەویستیان هەیە بۆ گەل و نیشتیمان ئیتر هەر کەسێکی کە هەرچیەکیان لێ ناوانێت ئەوە ڕاستە درۆ بێت تا ڕادەیەک ئەوە علاقی بە خۆیانەوە هەیە. هەڵبەتە ئەمە دەستەوای لەم کوردانی ئێمە کردو کە بەم شێوەیە هەڵسوکەوتکەین بۆ ناشرینکردنی مێژووی کورد و حکوومەتی کوردیە. بە هیوام کوردەکانی هەر چوار پارچە ئەمە نەبێتە هۆکارێک بۆ ئەوەی کە بڵێن ئێمەی سەرکەوتو نابین وەکو کوردی باشوورمان لێ ئەمریکا دەسەخاتە ئیش و کارمانەوە یاخۆت ئێران و تورکیا و سووریا دەسەخاتە ئیش و کارمانەوە بە پێچەوانەوە ئەگەر ئێمە پشتی یەکتری بگرین و بتوانین ڕێڕەوی خۆمان بگۆڕین بە بارێکی کە ئیسەمانە هەمووی تەجروبەیە هاتە ڕێی ئێمەوە ئەتوانن ئەوان بە پێچەوانی ئەوە بکەن گوێ بۆ دژمنانیان نەگرن سەرکەوتوو بن لە پلانەکانی خۆیانە ئەوە بکەن کە بڕۆیان بە خۆیان هەبێت. یعنی ئێمە بۆ دائیمەن بە دوای یەکتریە یعنی وەکو مێگەلێک ئەڕۆنێکێک لە پێشەوە ئێمە بە دوایە بچین ئەی مێشکی خۆمان ئەی خۆمان تاکەی مێشکی خۆمان بەکار نهێنین دەشت و بەرینێکی پاکمان هەیە و چاکمان هەیە ئەتوانین یعنی ئەتیمادکەینە سەر خۆمان هەرچەند ئینتیمای کوردی لە ناو گەنجەکانە بە تایبەتی زۆر کەم بوو بە بۆنەی ئەمبار و دۆخی کە هات بەسەر هەرێمی کوردستانە بەڵام هێشتا مەجای ئەوە ماوە کە ئێمە ئاهێک بکەین بە خۆمانە و بە قەومی کورد لە هەر کوێکی دنیا.